حديث النبي. مع حديث النبي صلى الله عليه وسلم. وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا واتقوا الله إن الله شديد العقاب. عن جابر رضي الله عنه قال: قال رسول الله صلى الله عليه وسلم: كان كل نبي يبعث إلى قومه خاصة، وبعثت إلى كل أحمر وأسود. رواه بخاري ومسلم. جابر رضي الله عنه دفرمي رسول الله صلى الله عليه وسلم فرموي: همو پیغمبرك روانكراوە بە تایبەت بۆ قەومەکەی خۆی، ومن روانكراوم بۆ لای سوورپێست و ڕەشپێست، واتە بۆ لای هەمووان بە تێکڕا. بەڵێ ئیبن جەریری تەبەری ڕەحیمەه الله دەفەرمێ: نێوان هەر یەک لە پێغەمبەران ئادەم و نوح عەلەیهیم السەلام دەسە دەبووە، و ئەو خەڵکە هەموو لەسەر حەق و ڕاستی بوون، پاشان هەراو ناکۆچیان بوو و لێک ترازان. ئەوسا بۆ یەخستنەوەیان ئەڵڵا سوبحانەه وتەعالا پێغەمبەر گەلێکی نارد، وەک دەفەرمێ: كان الناس أمة واحدة فبعث الله النبيين مبشرين ومنذرين وأنزل معهم الكتاب بالحق ليحكم بين الناس فيما اختلفوا فيه وما اختلف فيه إلا الذين أوتوه من بعد ما جاءتهم البينات بغيا بينهم فهدى الله الذين آمنوا لما اختلفوا فيه من الحق بإذنه والله يهدي من يشاء إلى صراط مستقيم. بلى كان الناس أمة واحدة، واتال سرتاوى همو خلق يقدستو يكبربو، گشت لەسەر ئاینێکی پاک و ڕاست و دروست بوو، و بەبێ یەکتری نەدەژیان، و دەبوو هاوکاری یەکتریان بکردایە، کەچی وردە وردە لە ئەنجامدا جیاوازی و ناکۆچیان کەوتە نێوانیانەوە و لێک ترازان. اینجا دەفەرمێ: فبعث الله النبيين مبشرين ومنذرين. اینجا ئەڵڵا سوبحانەه وتەعالا پەیامبەرانی نارد تاوەکو موژدە دەربن بە پاداشت بۆ ئەوانەیان کە بڕوایان هەیە، و ترسێنەریش بن بۆ ئەوانەیان کە جیهاوازی و ناکۆچی دەکەن. هەڵبەتە لەگەڵ ئەوەشدا وأنزل معهم الكتاب بالحق، و کتێب و نامەی حەق و ڕاستیشی لەگەڵدا ناردن. بێگومان ئەمەش بەڵگە و سەرمێنەری ئەوەیە کە هەر پێغەمبەرێک عەلەیهیم السەلام نامەی تایبەتی خۆی پێبووە، ئیتر قەبارەی ئەو نامەیە یان ئەو پەیامە زۆر بوو بێت یا کەم نووسرا بێتەوە یاخود نا.
هەر بۆیە لەم بارەشەوە ئەبوو هوڕەیرە رضي الله عنه دەفەرمێ رسول الله صلى الله عليه وسلم فەرمووی لە پێغەمبەراندا هیچ پێغەمبەرێکیان نەبووە کە بەڵگە و سەراسیمەی وای پێ نەبەخشرا بێت کە وێنەی ئەوە خەڵک ئیمانی پێهێناوە. جا ئەوەی منیش هێناومە وەحیە کە ئەڵڵا سوبحانەه وتەعالا ناردوویەتە سەرم و خوازیارم لە هەمویان شوێن کەوتەم زیاتر بێ. کەوا بوو وەحی و قورئان بەڵگەی هەرە بەهێز و یەکلاکەرەوەیە بۆ ڕاستی هاتنی رسول الله صلى الله عليه وسلم بە بەڵگە و نیشانەوە. هەروەها الله سبحانه وتعالى دەفەرمێ هو الذي بعث في الأميين رسولا منهم يتلو عليهم آياته ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة وإن كانوا من قبل لفي ضلال مبين. قتادەی کوڕی دیعامە رحمه الله دەفەرمێ لەناو عەرەب کە ئومەتێکی نەخوێندەوار بوو کە نەیان دەنووسی و نەیان دەخوێندەوە. الله سبحانه وتعالى محمد صلى الله عليه وسلم بۆ ناردن بە ڕەحمەت و بە هیدایەت تاوەکو هیدایەت وەرگرن لەسەر دەستی. کەواتە هو الذي بعث في الأميين رسولا منهم واتا الله سبحانه وتعالى هەر ئەو پەروەردیگارەیە کە لە ناو عەرەبە نەخوێندەوارەکاندا پەیامبەرێکی پایە بەرزی لە نێو خۆیاندا بۆ ناردن. بەڵێ جا يتلو عليهم آياته. قتادەی کوڕی دیعامە رحمه الله دەفەرمێ واتا رسول الله صلى الله عليه وسلم قورئانیان بەسەردا دەخوێنێتەوە. بەڵێ ئاەتەکانی قورئانیان بەسەردا دەخوێنێتەوە هەرچەندە رسول الله صلى الله عليه وسلم خوێندنەوە و نووسینیشی نەدەزانی. هەروەک خۆی لە فەرموودەیەکدا دەفەرمێ ئێمە گەلێکی نەخوێندەوارین و نانووسین و حیسابیش ناکەین. کەواتە وەیوزەکیهم مانای ئەوەیە کە دڵ و دەروون و ڕواڵەتیان پاک دەکاتەوە لە بیر و باوەڕی بتپەرستی و کوفر و یاسای پوچ و لار و چەوتی کۆمەڵایەتی ئەو سەردەما و بۆ هەموو سەردەمەکانی تری دوای خۆشی تا ڕۆژی قیامەت. ويعلمهم الكتاب والحكمة واتا قورئان و فەرموودەکانی خۆیان فێر دەکات. جا قەتادەی کوڕی دیعامە رحمه الله دەفەرمێ الكتاب واتا قورئان والحكمة واتا سنت. بەڵێ ئینجا بێگومان رسول الله صلى الله عليه وسلم بە قورئان و بە سنت خەڵکی بان کردووە و فێری کردوون. هەڵبەتە ئەوە لە کاتێکایە کە الله سبحانه وتعالى دەفەرمێ وإن كانوا من قبل لفي ضلال مبين. خۆ بەڕاستی پێش هاتنی ئەو خەڵکی لە گومڕایی و سەر لێ شێواویەکی تەواو ئاشکرادا بوون. اینجا الله سبحانه وتعالى فەرمان بە رسول الله دەکا صلى الله عليه وسلم کە بانجی هەموو خەڵک بکات تاوەکو باوەڕ بهێنن بە الله سبحانه وتعالى بە تەوحید و بە تەنها الله پەرستیەوە. جا رسول الله صلى الله عليه وسلم دەست بەجێ دەستی کرد بە بانکردنی خەڵکی بە چەند وشەیەک کە ئیتر مرۆڤایەتی بە تێکڕا کەوتە ڕاستلەچینی هەمیشەیی. و ئینجا فەرمووی ئاگدار بن من ئاگدارکەرەوەیەکم بۆ ئێوە لە پێش سزایەکی سەخت و گەورەی الله سبحانه وتعالى کە بگات بە ئێوە. بەڵێ جا لەم بارەشەوە الله سبحانه وتعالى پێی دەفەرمێ ئەی محەممەد صلى الله عليه وسلم بانجی خەڵکی بکە
بەوەی کەوا بفەرمێ قل يا أيها الناس إني رسول الله إليكم جميعا. جا ابن جرير طبري رحمه الله لتفسير أو آية بيروزة دفرمي واتا أي محمد صلى الله عليه وسلم بڵێ ئەی خەڵچینە من نێردراوی الله سبحانه وتعالى بۆ لای گشت لە ئێوەم ناوەکو نێردراوانی پێشخۆم کە بە تەنها بۆ کۆمەڵەیەک و بۆ قەومێک هاتبێ بەڵکو پەیامەکەی من گشتیە کەوا بوو پێویستە نەوەی ئادەم هۆشیار بێت و ژیر بێت و ڕابمینێت و بچێ بەدەم ئەم بانگەوازکارە ئادەمیە صلى الله عليه وسلم کە خەڵکی بانگ دەکات بۆ لای پەرستراوی بە حەق کە هیچ هاو بەشێکی نییە هەر خۆی خاوەنی ئاسمانەکان و زەویەکانە و هەرچیشی کە تێیاندا هەیە و هەر ئەو دەمرێنی و دەژێنێ جا ژیر ئەو کەسەیە کە باوەڕ بە پەرستراوی حەق کە ئەڵڵایە سبحانه وتعالى و نێردراوەکەی دەهێنێت تا بچێتە ڕێزی ڕزگاربووان و سەرفرازان. بەڵێ ئینجا ئەڵڵا سبحانه وتعالى جارێکی تر فەرمانی پێدەکات کە بە خەڵکی بفەرمێت ئیتر منیش مرۆڤێکم لە خۆتان هەروەک لە قورئاندا ئەومان بۆ باز دەکا کە دەفەرمێ قل إنما أنا بشر مثلكم يوحى إلي أنما إلهكم إله واحد فمن كان يرجو لقاء ربه فليعمل عملا صالحا ولا يشرك بعبادة ربه أحدا. عبد الله كري عباس رضي الله عنهما دفرمي منیش مرۆڤێکم وەکو ئێوە تەنها ئەوە نەبێت کە ئەڵڵا ڕێزی لێگرتووم بە وەحی جا ئەینەوەی ئادەم بزانن کە فمن كان يرجو لقاء ربه ئینجا هەر کەسێک لە ئێوە ئومێدی بەگەیشتنی دیداری پەروەردگاری خۆی هەبێ لە دوا ڕۆژدا و یاخود هەروەک ئیبن قوتەیبە رحمه الله دەفەرمێ واتە هەر کەس ترسی لە کار و کردەوەی خۆی هەیە و هەروەها ئیبن ئەمباری رحمه الله دەفەرمێ واتە هەر کەسێک بەتەمای پاداشتی ئەڵڵایە سبحانه وتعالى هەروەها ئیبن ئەبی زەمەنەین رحمه الله دەفەرمێ واتە هەر کەسێک ترسی لە زیندووبوونەوە هەیە. بەڵێ دەیکەوایە فليعمل عملا صالحا باکاری چاک و کردەوەی دروست ئەنجام بدەن و ئینجا ولا يشرك بعبادة ربه أحدا. ابن أبي زمنين لتفسير أو آياتدا رحمه الله دفرمي با إخلاص لكارو كردوو پرستشکانیان بهن ندی کەواتە لە پەرستنی پەروەردگاری خۆیدا هیچ کەسێک نەکاتە هاو تاو هاو بەشی و ڕووپامایی نەکات چونکە ئەڵڵا سبحانه وتعالى تەنها دڵسۆزی و ئیخلاس وەردەگرێ نەک ڕیا و ڕووپامایی و شیرک و هاو بەشدانان. لە کۆتاییدا ئەڵڵا سبحانه وتعالى دەفەرمێ رسولا يتلو عليكم آيات الله مبينات ليخرج الذين آمنوا وعملوا الصالحات من الظلمات إلى النور ومن يؤمن بالله ويعمل صالحا يدخله جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها أبدا قد أحسن الله له رزقا. بەڵێ الله سبحانه وتعالى رسول الله ناردووە صلى الله عليه وسلم کە ئاەتە ڕوونکراوەکانی الله سبحانه وتعالى تان بەسەردا بخوێنێتەوە. اینجا ئیبن جەریری طەبەری رحمه الله دەفەرمێ هەتا ئەوانەی باوەڕیان هێناوە کار و کردەوەی چاچیان ئەنجام داوە
لە تاریشیەکانی کوفر و نەزانین و گومڕایی دەریان بێنێ بۆ ڕووناچی ئیمان و هەر کەسێک باوەڕی بێنێ بە ئەڵڵا سوبحانەه وتەعالا و فەرمانەکانی جێبەجێ بکات بەپێی سونەتەکانی ڕەسوول الله صلی الله عليه وسلم، ئینجا ئەڵڵا سوبحانەه وتەعالا دەیان باتە باخەکانی بەهەشتەوە کە لە ژێر بنچی دارەکانیانەوە ئاو و ڕووبار دێت و دەڕوا و ئینجا پێیان دەوترێ تێیدا بمێننەوە بە هەمیشەیی کە ئیتر نەمردن ڕووتان تێدەکات و نەلێشی دەردەچن. جا بەڕاستی ئەوەش قەد ئەحسەن الله له ڕیزقا، هەروەک ئیبن ئەبی زەمەنەین ڕەحیمەه الله دەفەرمێ ئەو ڕزقەش بریتیە لە بەهەشت، کەوا بوو باوەڕهێنان و شوێنکەوتنی ڕەسوول الله صلی الله عليه وسلم لە دونیادا دەرچوونە لە تاریکایی نەفامیەوە بەرەو ڕووناچی ئیمان و لە ئاخیرەتیشدا ڕزگار بوونە لە دۆزەخ بەرەو بەهەشتی هەمیشەیی. صلى الله عليه وسلم. مع حديث النبي صلى الله عليه وسلم.